بەرەو پێشچوونی مرۆڤایەتی لەم دوو سەدەدا ڕۆڵی گەورەی لە ئاسانکاری و لێک نزیکردنەوە و بە یەکگەیاندنی گەلان گێڕاوە، بەڵام لەگەڵ هەموو ئەو سوودە مەزنانەدا لە لایەکی دیکەوە بە زیان بۆ مرۆڤایەتی و هەسارەی زەوی شکاوەتەوە. بەو پێی مرۆڤ نزیکە لەوەی بەدەستی خۆی هەسارەکەی بەرەو لەناوبردن ببات. لە هەفتەی ڕابردوودا جیهان شاهیدی کارەساتێکی مرۆیی بوو لە وڵاتی لیبیا کە یەکێکە لە وڵاتانی باکووری کیشوەری ئەفریقیا، دوای ئەوەی خۆرهەڵاتی ئەو وڵاتە ڕوبەڕووی زریانی دانیال بووەوە و بەهۆیەوە هەزاران کەس لە شاری درنا بەهۆی هەرەسی دوو بەنداوەوە گیانیان لەدەستدا. ئێستاش بەهۆی بڵاوبوونەوەی زۆری تەرم لە هەموو لایەکی ئەو شارە بۆنێکی زۆر بڵاو بووەتەوە و هاوکات مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆس و نەخۆشی کوشندەشی لێ دەکرێت و بەرەو ئەوە دەچێت بە تەواوەتی چۆڵ بکرێت. لەگەڵ ئەوەی تێکچوونی ئاوهەوا دەرەنجامی دەستی مرۆڤی ڕاستەوخۆ تێدایە کە وای کردووە باران بە شێوەیەکی نەهاوسەنگ ببارێت، بەڵام کارەساتی شاری درنا دوو جار مرۆڤ تێیدا هۆکار بووە. لەم بارەیەوە ڕۆژنامەی واشنگتۆن پۆستی ئەمریکی نووسینێکی شیکاری نووسەر ئیشان تارۆری بڵاو کردوێتەوە کە دەڵێت کارەساتی لیبیا هەڵەی هەمومانە، ئاماژە بەوەش دەکات کە ناسەقامگیری سیاسی و پشتگوێخستنی ژێرخانی لیبیا کارەساتەکەی قورستر کردووە. تاوانیش دەخاتە ئەستۆی وڵاتانی زلهێزی بیانی کە ڕۆڵیان لە تێکدانی ئارامی ئەو وڵاتە هەبووە کە هەر لایەنێکیان ویستویانە لەسەر حسابی گەلی لیبیا پارێزگاری لە بەرژەوەندیەکانی خۆیان بکەن. ڕۆژنامەکە نووسیوێتی لایەنە ناکۆک و بەشەڕهاتوەکانی ناوخۆی ئەو وڵاتەش ئاسانکاریان بۆ دروستبوونی ئەو وێرانکاریە کردووە کە بەهۆی ناکۆکی سیاسیان شارەکانیان بەسەر لایەنگری هۆز و میلیشیا جیاوازەکاندا دابەش کردووە. هاوکات زریانی دانیال کە سەدان میلیم باران لە ماوەی چەند کاتژمێرێکدا دەبارێنێت بە یەکێک لە بەهێزترین زریانەکان دادەنرێت لە ماوەی 100 ساڵی ڕابردوو بەر لە گەیشتنی بە لیبیا، تورکیا و یۆنانی گرتەوە کە هاوشێوەی گەردەلوول لە ماوەی کاتژمێرێکدا 63 بۆ 170 کیلۆمەتر دەبڕێت. ئەوەش لە دەیەکانی ڕابردوودا دیاردەیەکی ئاسایی نەبووە، بەڵکو لە ئەنجامی گۆڕانی ئاوهەوا هاتۆتە پێش. لەگەڵ بەردەوامی مرۆڤ لە تێکدانی هەسارەکەی مەترسی ئەو کارەساتانەش ساڵ بە ساڵ بەرەو زیادبوون دەچێت. ئێستاش ڕووی لە سوودان کردووە و سەدان ماڵی ڕووخاندووە و ژمارەیە کەسیش گیانیان لەدەستداوە. لە مانگی شوباتی ئەم ساڵیشدا لە کەناراوەکانی ئوسترالیا لە ماوەی یەک هەفتەدا بارانی یەک ساڵی تەواو باری بەهۆیەوە ژمارەیەک لافاوی دروست کرد و 23 کەس گیانیان لەدەستدا و زیانی 6 ملیارد دۆلاریشی خستەوە. لە پاکستانیش مانگی ئابی ساڵی ڕابردوو بەهۆی بارانی بەخڕ و دروستبوونی لافاو زیاد لە 1100 کەس گیانیان لەدەستدا و زیاد لە 1 ملیۆن ماڵیش ئاو بردی. دروستبوونی زریان و لافاو بەشێکە لەو کاریگەریە زۆرانەی گۆڕانی کەشوهەوا لەسەر مرۆڤایەتی دروستی کردووە. هاوکات بە بیابانبوون و سووتانی دارستانەکان و بەرزبوونەوەی پلەکانی گەرما بە هەمان شێوە هەڕەشەی جددین لەسەر هەسارەکەمان.